خۆشەویستان دووبارە ئاسڵاوتانە بێت لا بڕگەی بابەتی ڕۆژ کە دوایمین بڕگەی پرۆگرامی بانی باشە تایبەتە بە سروودە ئاینیەکان و هەروەها خوێندنی قورئانی پیرۆز هەڵبەتە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا کۆمەڵێ سرود و خوێندنی قورئان و زیکرەکانیش کە لە شەوانی مانگی ڕەمەزاندا خوێندرێت و هەڵبەتە میوانیشمان لەسەری ئامادەیە. جایشێک لە تایبەتمەندەکانی سروود ئاینیەکان دەفە هەڵبەت دەفە و سۆفیەکان دەڵێن تاڵ بە تاڵی زنجیری کاتێک کە لی ئەدەی لەگەڵ ڕۆحا سەماکە بۆ ئەمڕۆ لەگەڵ بەڕێز سید محەممەد جەباری سروودبێژی ئاینی پێکەوە هەوڵدەینکەوە کەشێکی عیرفانی و کەشێکی ئاینی دروست بکەین و هیوادارین کە ئێوەش لە ماڵەکانی خۆتان سوودی لێ ببین و چێژ بەخش بێ بەڕاستی. سەید جان بیانیت باش و ڕەمەزانە پیرۆز و زۆر بەخێراتی. مامۆستا بەخێر بیت و ڕەمەزانیت پیرۆز بێت. لە ئێوەش پیرۆز بین ئینشاءالله تاعەت و عیبادەتی هەموو لایەکتان خۆبڵ بێ. سپاسی بەڕێستانەکەم بۆ ئەم زۆر بەخێراتی. با دەستپێکی بەرنامەکەمان پێم خۆشە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز بخوێنیتەوە. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون أياما معدودات فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين فمن تطوع خيرا فهو خير له وأن تصوموا خير لكم إن كنتم تعلمون شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان فمن شهد منكم الشهر فليصمه ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداع إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون صدق الله العظيم. دەستخۆش مادوو لەبیت سەید دەنگخۆشی بەهرەیە یاخۆت
فترة ياخذ راهنانه والله أتوانم بلين هي سبحان الله لبنا مالك يا شل كسيك دنجي خوشة بله أو وكو في شون بلين في طرد يعني إرثا يا أتوانم بلين مش يعني وكو خلاتي كي خوائية هي اللي بنا مالك أنا دنج خوشي كي تاني ولا خو أبا كسيك يا بخشي خوا بيا وجدا بهرم من ديت إلا فناي جيانتا زور باش بما خوش يعني بيو كاتي كمان أنا كان طريق سبكني ما براس لخدمتها أجر هاوران لسروا بيجمان أجر هاوران لسروا هاو كارمان بن دنج من بني بويك بيكوا كشيشي عرفاني وكشيشي رمضاني بخلقين لقل سيد محمد هاوراني سروا أجر هاو كارمان بن بيكوا فرمو اشتقت إليكم فما ضاغت مودتكم وما ارتضينا لغير الود عنوانا يا من زرعتم في قلبي محبتكم وصرتم في قرار الغير سكانا جعل الله أيامكم مباركا لكم وبلغكم رمضان عاما بعد عام أهلا بليلك رمضان أهلا يا شهر الغفران في ليلك نزل القرآن نورا يهدي للإيمان نورا يهدي للإيمان تجمعنا عند الإفطار بالخير صغارا وكبار شكرا لله الرزاق بالشكر تدوم الأرزاق بالشكر تدوم الأرزاق أهلا بليلك رمضان أهلا يا شهر الغفران في ليلك نزل القرآن نورا يهدي للإيمان نورا يهدي للإيمان حين تهل يهل النور وختامك عيد وسرور مرحى يا شهر الخيرات غمرتنا فيك البركات غمرتنا فيك البركات لقى مسيمي شناي باي سبايا عليم رمازايا صلاة ومرحبا بخير بيت وايا دوستي ديرينيم هيلا بيهزي بروا ولينيم بروا ولينيم آي منجي رمضان لوان لولدون هر العالمي بيحدو سنون دولار شادكي لنزيك دون وما نجني عفو إخوي غفور منجي رمضان منجي رحمته خوفا ذكر دواب وغم أمته ليخوش بوني خواي تداد باري دتوشوني خود بخركاري حتاك رحمي خداد بركبي أقرب نشتي ريان الدمي منجي رمضان بخر بيتوا هالبنات الضلع كريتوا ترقاي رحمي خواكرا ودمي هروها الشيطان كوت بندكني ميواني آسيف شيدان بولقات أيمن التوبة برلا مناجات أقبيتو برايا لذكر وتسبيح شويت فرنزاو بيجي تراويح
سبايا عليم رمزايا صلاة ومرحبا بخير بيتوايا دوستي ديرينيم هيلا دي هزي بروا ولينيم بروا ولينيم فو أي رمزان أي ماني تقوى أنا مبكشي روح هاتوا إلى الإخوة تو أومي وانا يصابي جاريدي ريزت لسارجاو ضل خوشي دوي ضل خوشي دوي لقى مسيمي شناي باي سبايا عليم رمزايا صلاة ومرحبا بخير بيتوايا دوستي ديرينيم هيلا دي هزي بروا ولينيم بروا ولينيم منجي رمزان أي منجي قرآن بخير غاتيتو فيومي غفران وشنا يدنون أي نوري باواير منجي زنداني شيطاني بدفاير شيطاني بدفاير لقى مسيمي شناي باي سبايا عليم رمزايا صلاة ومرحبا بخير بيتوايا دوستي ديرينيم هيلا دي هزي بروا ولينيم بروا ولينيم شانا زيدكين كتومي واني مانجي برزكري خواي مغرباني خوشادي دارت هند وداني خوشم عوشكوي زوي واسباني زوي واسباني لقى مسيمي شناي باي سبايا عليم رمزايا صلاة ومرحبا بخير بيتوايا دوستي ديرينيم هيلا دي هزي بروا ولينيم بروا ولينيم منجي رحمته عشقه إيماني ليشك عزيزي منجي رحماني توخو شويستي أوين داراني شراي هناكي شو بيداراني شو بيداراني لقى مسيمي شناي باي سبايا عليم رمزايا صلاة ومرحبا بخير بيتوايا دوستي ديرينيم هيلا دي هزي بروا ولينيم دەست خۆش دەست خۆش بێت مامۆستا مادوو دەبیت خۆلگار خۆش بێت دەنگی خۆشە بێگومان هەندێک باشە زۆر باش تەمە درێژ بیت زۆر بەڵام سپاس. شتێکی لێرە سیدیانی بۆ نمونە بۆی کە سرود بێش چی بخوا چی بکاو چی نەکا بۆی کە ژەیەکانی تێک نەچێ قوڕگی تێک نەچێ تو أتوي إشارة طبيشم يعني محمد محمد في خراكي عادة نقبل السرود بيش هر كسيك ترشي بو حنجرة وأنا أخمن فرستاريشم لا لا صح دوامك لەش ئەکات هەرشم بێکەوە گرێدا فرماقي صح شتي ترشي تفتي أمانة بو حنجرة باش نية توشي حساسية گەرمیش بە هەمان شێوە قرمي باشا قرمي باشا دائما بو التهاب لوزتين وبو حنجرة طبعا لوزتين جداية حنجرة جداية حنجرة دنقك الليرية للسلوانية بەڵام زەختە خاتە سەر لەوزەتی جاروباری عزیێتیەدا بەڵام شتی بەعام ترشی و تفتی ئەوانە عزیێتتەدا گەرمی باشە جگەرە و نێرگەلە و براکانی هەموو دژمنی بەشەرە نەک بەس بۆ لەوزەتین
کاریگەریەکەواتە ئەی چۆر هەرێ وەڵام مامۆستا زۆر جا من کە تەمرین بڵێن قورگم کردووە کسە ڕاستەخۆ لەوزەتیانم ینی وەک بڵێن بەڵێ هۆکارەکە ئاو سارد جاخۆی وەقتی تەبیعیشەکەن وەکو ئێمە نیتان ئێمە ئەخر تو ئێستا تۆ جودای لەگە من بڵێم خاتۆن بانگت کەم تۆ لای ئستعلاماتی خۆ ناتم بڵم خاتۆن وەرە بە دەنگی احتیاجی تو احتیاجی قساکەی لە تەلەڤیزیۆن لەگەڵ بینەرانە بەس من ئاوارەکەم مەسەرەن 5-6 تەبەقە لەسەر دەنگی خۆمەوە هێزە دەمە خۆم هەرچی دەماری لەش بێم و تو نەبێ ئەی چۆن دەوری زۆرە بەڵام ئێوەش ینی ئەزانی چی جگە لە ترشی و ئاوە ئاو خواردن دائما هەر ئاو سەر نەوێت طبعاً ئاوەدانی بە ئینسانە بەخشیە و خەوی باش 8 ساعات کەمتر نەخەوی باش ئوستاز ئەگەر بۆن منە بە نێو ژیاننامە و بەرهەمەکانی بایەزید و حەلاج و غەزالی و هاوبیرەکانان تێپەڕێت ینی پڕ لە عیرفان و تەسەوف و خودناسی و خواناسیش بەڵام ئەبینی کە لە ئێستا ینی بەتایبەت لە عێراقی پاش 2023 زیاتر کە ئەنە ڕەوت پیا بوونە کە دەڵێن سرود لەگەڵ ئاینە تەبانیە ناڕێکە یاخود بمە کە دەڵێ بیدعەکە و كل بدعة وكل في النار جا پێم خۆشیان لە نێوان ئەم من ڕێی خۆم بدەم لەم مەسەلا ڕێی خۆت ڕێی زانایان بێت واللهی ڕێی من چیم بەڵام ڕێی زانایانی بەرز و بڵند ئەوانیش ڕەنگە لە هەندێ لە هەشتا سازش بکەن لە هەر هەمووی نە ئەوانش لە هەندێ مەسەلا هەندێ شعرەیە ڕەنگە ئەڵێن گونجاونە بێ بۆ عەقیدەی ئادەمی زات ئەوانش ڕەنگە لە هەموو شتێکە هەر زەربی سەفری نەکەن هەندێکی بهێلنەوە بەڵام شاعر هەبوو شعری بۆ پێغەمبەر نووسیوە صلی الله علیه وسلم زۆر خۆشحاڵی دەربڕیوە بۆ حەسان بن ثابت شعری بوردە سەحابەی پێغەمبەر بووە بۆ سیری شعری بوردەی نووسیوە حەسان شاعری پێغەمبەر بووە شاعرێکی زۆر باو بڵاو بووە لە عهدی مثلا لە کاتی خۆیان لە بینی قبیلەکانی کە لە مەدینە بوونە دوایی کە پێغەمبەر هاتووە دوایی وازی هێناوە لەو شعرانە کە مثلا يعني پسند نییە لەسەر پێغەمبەریان شعری نووسیوە بەردەتاوێنێتەوە کاکە پێغەمبەر پێی خۆش بووە و زۆر خۆشحاڵی دەربڕیوە و دوعای بەهشتی بۆ کردووە و عینی هەر بۆ ئێستا ئێمە ئەو سنەتە مەوجودە لە شاری هەولێرە با بڵێن گەنج کاتێکە ژن دەهێنەیە زەواج تایبەتشی نەکردو ئیلا بەژن ئەفەرمێ ئەگەر ئیعلانی نیکاحتان کرد بس هنا ڕژبەڵک ناتێکڵی نا ئەعلین و ئەنیکاح کاتێک کە مارێ ژنتان بڕیە بۆ خۆشی واسانەوە فادخلوه في المساجد داخلی مزگەوتی بکەن طبعا پیاوەکان ئەتوانە ژنەکانێک لە هۆڵێکە تایبەت بێت تێکەڵ پیاو نەبێ وادخلوه في المساجد واضربوا بالدفوف نەیفەرمەوە واضربن بالدف فەرموویەتی واضربوا بالدفوف دەفیش لێدەن خۆشحاڵی دەرببڕن چونکە ئینسان پێویستی بۆشە هەندێک جار خۆشحاڵی هەبێ خۆشحاڵی دەبێت شکر چۆن سوتەی شکر بۆ خوا ئەبەی جار و بار هەیە کاتێکە خۆشیەکەت هەیە بەتایبەت لەم ژینگە پڕۆتینە باشە ئەگەر هاوڕێن هاوکارمان بن سرودێ خۆت سرودێکی دیکەمان ئامادەیە ئەگەر سی تو ئامادە بیت هاوڕێیان لەسەرەوەش ئامادەن باشە فەرموون برادەران يا السماء بنايا سيرة مويا بالمايا برنامك ترشنايا قربان البم في غامبر صالا ودان الأسار ولم صالا ودان الأسار ولم ربا زكاة الدنيا تريك وإلى نما ضويان خني قلاي زردان تعركني قربان البم يرى بريم وزاوتين وتاجي سريم قربان البم يرى بريم وزاوتين وتاجي سريم يا للسماء بنايا سيرة مويا بالمايا برنامك ترشنايا قربان البم في غامبر صالا ودان الأسار ولم صالا ودان الأسار ولم دوابرا وزندا بشار ظلمي أفراد بوبا محال بونا قورا وكيوان ويمال قربان البم في غامبر أي شافعين ومحشرم قربان البم في غامبر أي شافعين ومحشرم يا للسماء بنايا سيرة مويا بالماء
روشنايا قربان بهم بيغامبرهم صالا وداني لسار ولم صالا وداني لسار ولم لدنيا ودين شواريتون بعيش قوالا ساريتون شادو مانين كان وريتون والخوشكاي وكعان برم اي صاحب حوزي كوثرم والخوشكاي وكعان برم اي صاحب حوزي كوثرم يا ريت سماي بنايا سيرة مويا بالمايا برنامجك روشنايا قربان بهم بيغامبرهم صالا وداني لسار ولم صالا وداني لسار ولم من بقرباني رسول بهم يا دي بدر أدا سبور خدا برجينا بسر يا صلاتي حق سلامي نور كان ايدي تسزعرم ضل برقي خوش يا بوشي ارامي ميواني ضلو خمش لخويا كابدوراي ضل لا شمدر اهينم وكو مردو عيني مقور اگر بيتو لدجي او تناجاري بكا خطور من بعشقي رسول واقيان محمد بدنياي روشن اروان ما تالا روجي قيام الداء لا خدا ببمروسول تكا كما ذي زمن اي تاك فنايا اي قيامة لروجي نفسي نفسي دا ما تشاد بك بحضور يا ريت سماي بنايا سيرة مويا بالمايا برنامجك روشنايا قربان بهم بيغامبرهم صالا وداني لسار ولم صالا وداني لسار ولم يا ريت سماي بنايا سيرة مويا بالمايا برنامجك روشنايا قربان بهم بيغامبرهم صالا وداني لسار ولم صالا وداني لسار دەستخۆش هەندوو نەبیت دەنگت هەر بمێنێت مامۆستا هەڵبەت سرودی ئاینی یەکێکە لە ئەها بوارە جوانەکانی نێو و ئاینی پیرۆزی ئیسلام ئەمە بەرهەمی ئەم ساڵە کاکە مە تازەیە تازەیە چۆن جوانە تەمەند درێژ و لەش ساغ یاخوا سەی جاران وەکو باسی لێو دەکرێنی مەولود یاخۆ سرودی ئاینی زۆر لە ئێستاها خەڵک بەگڕوتینتر خواستی لەسەر هەبووە حتما ئەی ئێستا بۆ جیاوازەکە و کارەکەی والله ئێستەیش بلاکس والله ئێستەیش عینەن ینی خواستی خۆی هەیە و قسووری نییە کاریگەری ئامری نێبوونەوە دیجێ چزان ئەم شتانە لەسەر ئێوە خود لەسەر والله من نازانم من هەر بە بەردەوام لە ئیشی خۆمام و بە بەردەوام قسووری خۆم ناکەم و بەڕاست و چەپیان کوردستانەیە حتا بانگێشتی بە بەردەوام بانگێشی کوردستانی ئێرانم بەس بەخوا کاتم نییە بچم تورکیا ئارێ بەخوا مامۆستا مێژووی سرودی ئاینەکان بۆ کێگەڕێتەوە والله سرود العالم بيت ئەوە شعر لە زمانی پێغەمبەریان ئەسا سەلەم کە حەسان بەسەر پێغەمبەرە گوتێتی بەڵام بەم شێوەیە کورد بەسەراحەت ئەویش کۆنە ینی من لە تەمەنی ئێمەمانانە نییە یعنی وتراوە ئەوە فەرمووی بۆ سیری کاتێ نەخۆشکەوتووە و ئەو مەولای ئەسەلیەی داناوە و شعرێکی وتووە کۆتایەکی تەواو نەبووە تا پێغەمبەر ئەسا سەلەم بە خەوی هاتووە و تەکبیرە شعرەکەی بۆ کردووە و لە خەوا ئەمە ئاواوە شاعیرەکانی خۆمانۆک و بێخود و ئەوانە ئیتر زاتێکی وابوونا وەلی بوو خۆی سەردەمی فتوحات گرنگی و بایەخی پێدرا و بەتایبەت سەردەمی ئەمۆیەکان لە پاشاندا زیاترەوەی کە بایەخی پێدرا عوسمانیەکان بوون کە زیاتر لە 500 ساڵ ئەزانیشی
ئەوانەیش هەڵقوڵاوینە و ئاینن بێخود جارێکیان ئەوە بەسەرهاتێکی زۆر خۆشە ئەڵێ تمە شەو شعرە نووسێ شعرەکە تەکمیلە نابێ خەوی پیاکەوێ بەیانی کە ئەچێ بۆ مزگەوت کابرایەک بانگەکە لە وەرە ئەم شەو خەوم بینی وتی خێر وتی پێغەمبەرم بینی ساسەرم لە خەوە هات تێپەڕی وتی وتم بۆ کێچێتی بۆ لا بێخودەتون وازام ئاوا بووە تو مەسامش خەوی لێکەوتووە جا بێخۆت کە تێپە وتی تر هات ئەتا خەوەکەم ئەوەندە بوو کامراڵێ بێخۆت فەرخۆر بەهین فرمێت بە چاوی هاتە خوارەوە فەرمی بەخوا خەوم لێکەوت پێغەمبەرم پێ نەگەیشت باشە ئەوانەش هەڵقوڵاون یعنی لە ناخی دڵیانە وەکو عاشق و معشوق لەگەڵ ڕەب العالەمینە یان هەنێ شاعر ئەوانە هەر باس ناکرێ ژیانیان هەموو ژیانیان بۆ خوا تەرخان کردووە سۆفیەکان کاتێک کە لەگەڵ خوداوەند هیچەتی بوون کە یەک دەگرن ئیدی ڕواڵەتی دنیا و ڕۆتینی دنیا بەلایەنەوە بێتە شتێکی لاوەکی و تر بڕوا و باوەڕبوونیان بە وەحدەت الوجود دەبێ من ئینکاری ئیشی سۆفیەت ناکەم بەڵام تۆ زیاد بازی سۆفیەت دەکەی سۆفی لەسەر سەرم دانم بەڵام من بۆ ئامی خەڵکم بەستم لە بایەزیدی بۆستامی بەستم لە حەلاج بەستم لە غەزالی بەستم لەوانەیە ڕاستە خۆ سۆفیش خۆ ئەوە شتێکی نامۆ نییە خۆ ئەهلی صیفە هەبوونە لە چیوە کەلیمە سۆفی هاتووە ئەهلی صیفەس ئەوانیش سەحابەی پێغەمبەر بوون لە مەدینە وەرە شوێنی تایبەتی خۆیانە بووە هەر لە مەدینە بۆ منە بایەزید لە شوێنەکە دەڵێ تێناگەم کاتێک کە نوێژەکەم دەڵێن بیسمیلا بۆ نابورێمەوە لە عشق و خۆشەویستی خوددایە سید پێم خۆش ینی هەڵبەت سرودی مەدینە خۆشە هەرچەند کۆنیشە بەڵام خواستی خەڵکی لەسەرەوە هاوڵاتیان هەمیشە داوایکن هەمان چێژی هەیە ئەگەر هاوڕێن هاوکارمان من ومایکە گەر کاگمەریوان لەسەر هاوکارمان بێت بۆی کە سرودی مەدینە خۆشە بە دەنجی سێباری گوێمان لێ بێت کاگمەریوان لەسەرەوە گە هاوکارمان بن کاک دیار ئەگەر جوێویستی ئەمان مدينة خوشة بهشتي خوايا مدينة خوشة بهشتي خوايا تقا ورم جاي رسول الله يا تقا ورم جاي رسول الله يا شاري مدينة جياوت معنا كمال بندي بيغمبر معنا خم بقرباني شاي مدينة كرحمة للعالمين سلامة لبي يا رسول الله خوتي تكاكان لراجي ذا خم بقرباني سيد البشر شفيع وما لدشت محشر يا رسول الله هاوارنا لنبر الجزايا شفيعي مع رسول الله يا رسول الله بدور هاتم يا حبيب الله بدور هاتم قرقاب ظلمكي خادم درجاتم قرقاب ظلمكي خادم درجاتم مدينة خوشة بهشتي خوايا مدينة خوشة بهشتي خوايا جيجا ورم يا رسول الله يا جيجا ورم يا رسول الله يا صلاة أي صلاة أواتم تويا صلاة أي صلاة أواتم تويا قلبي دارون بداري تويا قلبي دارون بداري تويا مدينة خوشة بهشتي خوايا مدينة خوشة بهشتي خوايا جيجا ورم يا رسول الله يا
میوان نزارت وأمر بوما میوان نزارت رازوني يازم هنا يا ديارت رازوني يازم هنا يا ديارت مدينة خوشة بهشتي خوايا مدينة خوشة بهشتي خوايا جيجا وعلم يا رسول الله يا جيجا وعلم يا رسول الله يا الخوم بقربان قبيس وزيتو الخوم بقربان قبيس وزيتو قرباني حوشة وبرهاي وانيتو قرباني حوشة وبرهاي وانيتو مدينة خوشة بهشتي خوايا مدينة خوشة بهشتي خوايا جيجا وعلم يا رسول الله يا جيجا وعلم يا رسول الله يا رقاي مدينة بكيلم باقل رقاي مدينة بكيلم باقل حبيب بينم بجيان وبادل حبيب بينم بديد وبادل مدينة خوشة بهشتي خوايا مدينة خوشة بهشتي خوايا جيجا وعلم يا رسول الله يا جيجا وعلم يا رسول الله يا وكيم مالك بسور ماوى وكيم مالك بسور ماوى ببار ماوى وبنوز ماوى ببار ماوى وبنوز ماوى مدينة خوشة بهشتي خوايا مدينة خوشة بهشتي خوايا جيجا وعلم يا رسول الله يا جيجا وعلم يا رسول الله دەست خۆش دووبارە مادوو دەبیت دەست خۆش بێت هەڵبەت تاکە 10 ساڵ ترێژ گوێبستی ئەم سرۆ دەبین جێژی تایبەتی خۆی هەیە سبحان الله تعمل خوي هي أو يا رسول الله جانية جات راكي هجدة دقيقة قربيك وهم بليم تواوبم دروستە دەمە دێژی ئێستاز بەدەل لە بابەتی سرودوانە ینی پرسیارێکی با بڵێن گشتگیرە هیچێک لە عاریفان بۆ نمونە کاتێک کە شەو درەنگ ڕۆکاتە لای باوکی خەریکی نووسینە لە بەردەم شرایەکە شەو درەنگە ئەبینێکەوە دەروێشەکان لە پاش تەوابوونی کۆڕی زکر هەمویان نووسون خەوێن لێکەوتووە أخوان من قصة قالمي درويش هەڵبەت هەمووان دوجار هەمووان عەبدیە خوداین همو درويشي خواين ئەوە زۆر گرنگە ئەڵێ بابە ئەڵێ گیان باوک ئەڵێ بابە ئەوانیش لە بری تۆ کە لە بریەوەی کە خەوتونە هەستابان زکریان بکردا باشتر نەبوو ئەڵێ کوڕم ئەڵێ گیانی باوە ئەڵێ تۆش خەوت بای باشتر لەو قسەیە یعنی ئەو قسەیە نەکردە وەکو غیبەتێک بۆیە ئەوەی کە مەبەست مەکەڵەن گژیرە لەم ڕەمەزانە ینی تا چەند گرنگە ڕەمەزان بێتە وێزگەیەک دەواازەیەک بۆی کە دڵمان دەروونمان کردارمان گفتارمان زمانمان چوزانم هەڵسوکەوتمان هەڵسوکەوتێکی باش بێ محەممەدی بێ بەڕاستی رمضان عفوی عامە بۆ ئومەتی محەممەد بۆ گەورە و بچووک بۆ تاوانباران و ئاسیانی ئومەتی محەممەد بگەڕێنەوە بۆ لە سەرکردەی بەرز و بڵندەوە حتا ئاگاتە فەقیرترین عەبدی خوا بەخۆیانە بچنەوە داچەڵەکێن قەبریان بەبیر بکەوێتەوە بەخوا برام ئەمە فرسەتێکی گەورەیە ڕەنگە ئەم ساڵ نەمێنە ساڵێکی تر هەر کەسێ خۆی بە تاوانبار ئەزانێ خۆی بە گونەهبار ئەزانێ هەر کەسێ سەبەبە بۆ عەزیەتی ناو کۆمەڵگا با بۆ خۆی فکر کاتەوە تا بەس بێ با هەنی ببێتە دەرسێک بۆی ڕەمەزان
عفوی عامە هەموو جاران ئێوە تەمەتان مناڵترە لێ من مۆڵیدی هەفتا و دووم جاران هەیە ئەوەندە باران ئەباری لە بەهاران تەواو ئیتر قەت یعنی جوتیار کێشەی ئاوی نەبوو ساڵشینە قەت هەیە ئەم مەملەکەت وڵاتی عێراق کە ئەیبینی ئەو خاکی جنوبە قەتواڵی لێ هەڵناسا لەو ئەخیرانەیە لە دوای هەشتاکان وای لیان لە دوای ئەم مەسەرەن لە دوای هەشتا و هەشت و وەزعیەتی عێراق کە بەرەو شێوان و ئەوانە چوو بەسەراحەت میرم زوڵم لە فئەیەکە کرا و فئەیەکی تر ئیسراحەتیە کرد ئەمانە هەموو لە تاوانی بەشەرە بۆیە هەموو ڕۆژ بارانە باری ئێمە تەلە بووین لە ئەبتدایی ڕەزالەتمان بوو بەدەست بارانەوە بەخوا برا ئەچوین بۆ قوتابخانە باشە ئەوەنە بارانە باری ئەوەنە بارانە چەتر مۆدێل بوو ئێستا ناشکوری خوانە بێ ئەوانە کوامە بۆیە هەموو ڕۆژێکیش ڕەمەزان نابێ هەموو ڕۆژێ ئەم عەفوی عامە نابێت تو سیەکە بزانە هەموو ڕۆژێ هەر حکوومەتەکانت هەموو ڕۆژێ عەفوەدا بۆ تامەد باران نایدا هەڵی لە گیرفانیاتا نایدا خەڵکێکی پێویستی پێیەتی ئێمەش عەبدەکانی خوا پێویستیمان بە عەفوی عامە خوا ئەرحەم الراحمینە لە هەمووی سەخیترە كل صالة لم مانجي رمضان عفي عام أو أمة أدا هر كسي تاواني أنجام دعوة باب قريته ولا إخوة وسعت رحمتي كل شيء كل شيء رجاء وتسألها مؤرزا كل بابا خلقي بيتاوانش بتاوان بارانا والنسوتين با خلقيش قرفتار نبي بطوري تاوان باراني عاصياني أمتي محمد فرصتي كي قورية بقرينا ولا إخوة يعني هل أو قرآن من بسا يعني خير وبركة لنا ومعنا بقرآن أو قرآن النمينية بركتي أو قرآن النمينية بركتي آين ودين نمينية خوا جير وجوريك أفرمي لو خليت قلبت من إسا أجر دفت عم بدابا آياتي كانوا مخيوني تايبت بو رمضان شهر رمضان يك كان تايبت بدايك وباوك يك كان تايبت بالصلوات الجاني باكي بيغمبر أو ترخانم بو چی کرد ئەم سێ ئاەتە ئەوەیانە بەرەکەتی ڕەمەزانە پێغەمبەر جارێکیان سەرەکەی بۆ مینبەر طبعا نییە سەرکردا هیچ سەرکردەیەک نییە بکە بە شخصیەتی پێغەمبەرە قائیدی ئەمپەراتۆریەتی دەوڵەتی ئیسلام نییە لە نەوعی لە سەخاوەتی لە چی و لە چی و لە چی لە وەصفی پێغەمبەر ناتوانم بجوێم چکە ئێمە عاجزە لیسانمان لە سەتا يعني سالبي يكش ناتوانين وصفي بيغمبر جان بكين سطرم خب بكر زار زانين بلام سركويت سر من بر سر اكوي شيء لحديثه كان طبعا امريكي كان واردي حديثه كافر مي وكو جاري كان بيشون ابو لسر يكم بيجا قال دما سركوت فرمي امين جو يعني ياتي دور بري دار الصحابه ولحظه يسنالن دوام بيجيش دي صار قدري وصاف فرمي امين سي ام جار وصاف دي صار فرمي امين تاچو سر من بر متاركي ودواي وتواو الصحابه برسياري لي كان ام جاري يا رسول الله كجار كان يتنبو امسي امينت لتشيبو فرمي جبرائيلي نازلي وحي مأموري وحي بله باشا جبرائيل لتنشتم بو فرمي يا محمد بيبشمي لرحمتي اخوا او كسيكوا مانجي رمضان دي او نطاعة عبادتناك تاخوا على خويا رازيكا بيبشمي لرحمتي اخوا فرمي من شوتم بري امين وتم امين دوميان فرموي بيبشمي لرحمتي اخوا او كسي كدايكو باوشي هي او اند تشاكنيه لقاليانا تا ضريان لخويا رازيكا تاخواش لي رازي بيه او كسيش بيبشمي لرحمتي اخوا فرمي من شوتم امين بتي بلي امين بتي من شوتم امين سيميان فرموي يا محمد بيبشمي لرحمتي اخوا او كسي كوان ناوي تو ديت ميدان صلوات لجاني باكت ناخذين صلى الله عليه وسلم الصلوات لازم في غمر بدنجي برزه بدنجي بلند لما لو لمز قوت لشوينا باكا كان بردوام صلوات لجاني باكي في غمر كنا بويا منيش سي انتم ترخاكم بك يا مخندو درفتم بدن دو على كده اول كوتا ان شاء الله يخفي النوا ايش سودك كما ابو من اماده كلمه والله سرود نا والله سرودنا ما زۆر باش مامۆستا سروودە ئاینەکان بەگشتی چی کارگیرێکی جێهڵە لەسەر دەرونی مرۆڤ لەسەر تاکی ئیماندار ڕۆح ئەکاتەوە سرود ڕۆح ئەکاتەوە بۆ ئیمانداران سرود ڕۆح ئەکاتەوە کەسێکی بە سەراحەت بینێن کەسێک کە مەسەڵەن ئەنی کەیفی بە دنیا دێ و کوێی لە گۆرانی دنیاویە بێ دڵی پێ ناکرێتەوە پەیوەندی دەف لەگە سروودە ئاینەکان چییە؟ والله دەفیش ڕتمێکی مۆسیقیە بۆی ئندیماجەکە وإلا يعني ئەتوانی بەبێ دەفیش بێ لێ من ئەتوانم بەبێ دەفیش يعني دەنگەکان جاری وا هەیە يعني هەندێک خۆ هەمووی هەر شەرت نییە إلا 100% دەنگی خۆش بێ هەیە ئاوتی هەیە يعني خارجی هەیە ڕتمی مۆسیقی تەواو نییە دەف تەنزیمیەکە
باش ئوستاز ئێمە لە کۆتاییە سپاس دەکەین ئێمە کۆتایی بە بەرنامەکەین و بەڕێستان ئەو دوایەتی کە باست کەماوە پێمان خۆشە لە کۆتایە بیخوێنێکە لە کۆتایە وتەیەکت ماوە بابەتێک سەرنجێک کۆمنتی تۆ پەیامی تۆ بنێری سپاس دەکەین. من بەهیوان ئینشاء الله ئەم وڵاتە خۆش بێت ئەو هەموو میحنەت و دەردەسەری و بێ ئیشی و بێکاری و ظروفی اقتصادیە کە لە هەموو عێراقیش تەنها کوردستان ناڵە من عێراقیش ئەڵێم و ئەو هەموو نەهامەتی کەوا لەسەر ئەمیلەتی خوای گەورە ئاسانی بکات و دڵی گەورەکان باش بکات بۆ ئەوەی کەوا مەسەلەن مادیگەری ئەوەندە لە ناخیانە نەچەسپێ مەسەلەن ئێهمالیەک هەبێ لە بەرامبەریانە بەرامبەر بە میلەت خوای گەورە بۆ خاتری ئیسمی ئەعزەمی لەبەر خاتری ئەم تاعەتانەی تەقدیمی رب العالمینی ئەکەین خۆشی بخاتە ناو دڵی خەڵکەوە خەڵکی هەژار و داما و زۆرە خەڵکی ئیمکانیەتداریش زۆرە يعني هەژارەکان چامیان لە دەستی ئەو کەسانەیەکەوە وەکیلن لەسەر ئەرزە چکی دەوڵەمەنان وەکیلی لەسەر ئەرزن فرسەتە بۆیان چاوەڕی ڕەمەزان بن ڕەمەزان فرسەتێکی گەورەیە یارمەتیان بکەن دڵیان خۆش بکەن تا خوای گەورەش دڵی هەموو لایەک خۆش بکەن. دووبارە سپاس بۆ تۆ ڕەزان ئێمە لێرە کۆتایی بەرنامەکەیان و لەگەڵ ئوستازە بە چەنایەتیش قورئان خود قورئانی پیرۆز کۆتایی بە بەرنامەکە دێ و لای منەوە ماڵ ئەوە هەموو لایەکتان شاد و کامەران بن. خوای گەورە نوێژ و تاعاتی هەموو لایەک قبوڵ بێت هەموو ڕۆژێک ڕەمەزان نیە هەموو ڕۆژێکیش مانگە ڕەمەزان نییە هەڵبەتە ئەمە مانگە ڕەمەزانی پیرۆزە با بە دەرفەتێکی گرنگی بزانین بۆ لێخۆشبوون بۆ بەخشینی بەخشندە و مهرەبانی و سۆز هەتا پرۆگرامێکی تر بەخوای گەورەتان نەسپێرین هەر شاد بن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا إما يبلغن عندك الكبر أحدهما أو كلاهما فلا تقل لهما أف ولا تنهرهما وقل لهما قولا كريما واخفض لهما جناح الذل من الرحمة وقل رب ارحمهما كما ربياني صغيرا ربكم أعلم بما في نفوسكم إن تكونوا صالحين فإنه كان للأوابين غفورا وآت ذا القربى حقه والمسكين وابن السبيل ولا تبذر تبذيرا إن المبذرين كانوا إخوان الشياطين وكان الشيطان لربه كفورا بسم الله الرحمن الرحيم إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما
صدق الله العظيم.